بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستمانە فەرمێ عليه الصلاة والسلام المؤمن كالغيث، ئەفەرمێ بڕوادار وەکو بارانی ڕەحمەت وایە. بۆچی ئەم فەرمایشە شیرینەی نازدارمان باسەکەین لێرەدا عليه الصلاة والسلام؟ ئەمانەوێ ئەوە بگەینین پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام لەگەڵ کۆچەرانە شار و جێزێدی خۆیان بەجێشتووە لە پێناوی خوددادا، کۆچیان کردو بۆ یەسریب کە پێغەمبەر عليه الصلاة والسلام ناوی گۆڕەیە کاتە مەدینە. ئەوان خەڵکی مەدینە نین، ئەوان نیشتەجێ ئەوێ نین، ئەوان لەوێ لەدایک نەبوون، ئەوان لەوێ گەورە نەبوون، ئەوان یادەوەری مناڵیان لەوێ نییە. بەڵام وەکو بارانێکی ڕەحمەت، وەکو شنەبایەکی ڕەحمەت پەروەردگار ئەیان نێرێ بۆ ئەو شوێنە. جا ئەگەر بڕوادار وەکو باران بێ، ئەبێ هەمیشە بێتە مایەی خێر و ڕەحمەت. پێغەمبەریش عليه الصلاة والسلام کاتێک کۆچی کردووە لەگەڵ یاوەرانیا، لەگەڵ کۆچەرانە کۆچی کردو بۆ یەسریب، گەیشتۆتە ئەوێ. بینێتی 5 کێشەی گەورە لە یەسریبە هەیە. کێشەیکان چەمکی بیر و بڕوای چەوت و خوڕافەیە. کێشەی دووەمیان کێشەی ئابووریە. کێشەی سێمیان کێشەی ئاوە. کێشەی چوارەمیان کێشەی براکوژیە، شەڕ و ئاژاوە لە نێوانیان نابووە. کێشەی پێنجەمیشیان کێشەیەکی سیاسیە. ئەو شوێنە کە خەڵکی یەسریبی تیا ژیاون سیستەمێکی حکمڕانیان نەبووە، بۆیە کێشەیان زۆر بووە. اینجا پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام هەوڵی یاوە ئیشی لەسەر ئەم چەمکانە بکە، هەموو کێشەکانیان بۆ چارەکە. بۆیە وەکو یوسف پێغەمبەر عليه الصلاة والسلام گوێ بگرن بزان داستانی یوسف پێغەمبەر عليه الصلاة والسلام چۆن لێوان لێوە لە ڕەحمەت و میهرەبانیە. یوسف پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەبرێتە میسر، وەکو کۆیلە کڕین و فرۆشتنی پێکرێ. اینجا دوایەوە کە بە کۆیلەیی گەورە ئەکرێ، تۆمەتێکی گەورەی ئەدەنە پاڵ، خراپترین و قورسترین و سەختترین و پڕ ئازارترین تۆمەت کە بدرێتە پار کەسێکی داوێن پاکی بڕوادارەوەیە تانە لە شەرەف و ناموسیبن. نعوذ بالله. وتیان یوسف پەلاماری خێزانی عەزیزی مصری یاوە. ئەو تۆمەتیان بۆ دروست کرد. اینجا هەڕەشەیان لێ کرد ئەگەر مرازی خێزانی عەزیزی مصر جێبەجێ نەکەی، ئەو کاتە ئەخرێتە زیندانەوە، دارکاری ئەکرێ. بەڵام چونکە ئەو کەسێکی داوێن پاکە، ئەفەرمێ سجن و زیندانی بەلامەوە خۆشترە لەوەی دەست درێژکەمە ناموسی خەڵکی، شەرەفی خەڵکی، سەرپێچی فەرمانی خوا بکەم. بویە ئەخرێتە زیندانەوە. ساڵەهای ساڵ دوورە لە باوکی، دوورە لە دایکی، دوورە کەسوکاری، ئاسەواری نازان لەکوێیە. اینجا تۆمەتبار کراوە بە داوێن پیسی، نەعوذ بالله، خراوەتە زیندانەوە، ئازار، ئەشکەنجە، سوکایەتی پێکردن. بەڵام هەر ئەوەندەی ئەبینێ ئەوان پێویستیان بەمە، ئەویش درێغی نەکردووە. هەوڵی یاوە بڕواتە پێشەوە کێشەی خەڵکی مصر چارەکە. کاتێ پاشای مصر خەوە بینێ، چەند جار خەوەکەیشی دووبارە بێتەوە. اینجا ئەوانەی خەو لێکە دەنەوە کەسیان نەیانزانی چۆن خەوەکە لێک بدەنەوە، وتیان ئەمە خەوی پڕوپوچە، هیچ نییە، ئەزغاث و ئەحلام. بەڵام عەزیزی مەسر کاتێ بیسێ کەسێک هەیە لە زیندانە، لە خەو لێکدانەوە زۆر شارەزایە، ئەڵێ بۆم بێنن. بەڵام یوسف پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەڵێ نایەمە دەرەوە تا ئەو بابەتەم بۆ یەکلایی نەکەنەوە. ئێوە منتان تۆمەتبار کردووە، ئەها بزانە کەسێ خاوەن مەبدەء بوو، کەسێ داوێن پاک بوو، ڕازگۆ بوو، دەست پاک بوو، کاتێ تۆمەتبارەکرێ ئەگەر بیشکرێتە دەرەوە نایەتە دەرەوە. ئەڵێ چی؟ ئەڵێ با ئەو تۆمەتەم لەسەر لابن،
یەکلایی بکەنەوە بزان من داوێن پیس بووم یان نا بڕۆن پرسیار لە ژنەکانی مەسر بکەن کاتێ پرسیارەکەن ئەڵێن نا بە هیچ شێوازێ ئەو گوناهی نەبووە بەڕاستی ئێمە گوناهبار بووین ئێمە تاوانکار بووین ئێمە وستمان ناشرینیکەین لەبەرەوەی خێزانی عەزیزی مەسر حەزی لێکات و بەڵام ئەو نزیکی نابێتەوە لەبەرچی لەبەرەوەی خاوێن مێردە اینجا ئەویش نایوێ خیانەت بکە خێزانی عەزیزی مصریش دان بە تاوانەکە ئەنێت ئەو کاتە هێنە دەرەوە کە هێنە دەرەوە یەکسەر بە پاشای مسرڵێ ئەو لە وڵاتێکاژی ئەو هەموو سوکاتیان پێکردووە ئەو هەستەمەیان لێ کردووە اینجا وڵاتێکە ناموسڵمانن بڕوادار نین بتپەرستن بەڵام لەگەڵەوە شازانێک کاتێک کەوتونەتە کێشە ئەڵێ من بکەرە بەرپرسی خەزێنەکانتان بزان چۆن ئەی پارێزم اینجا چۆن شارەزام چۆن لەو قات و قوڕی کە چاوەڕێتانەکە قوتارتانەکەم و ڕزگارتانەکەم سەروەت و سامانی وڵاتێکی بێ بڕوا ئەپارێزێ ئەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو خەڵکە واز لە دینی خۆیان بێنن واز لە بتپەرستی بێنن ڕووبکەنە دینی ئەڵڵا لە ڕێگەی چاکەکردنەوە لەگەڵیانە پامێکی گەورەیە بۆ ئەو ڕۆڵانەی کە لە هەندەرانە ژین ئەبێ نمونەیەکی جوان بن نمونەیەکی پاک بن نمونەیەکی ڕازگۆ بن نمونەیەکی دەستپاک بن داوێن پاک بن دڵ پاک بن شارەزا بن نەبنە بار بەسەر خەڵکیەوە وەکو کۆچەران ئەوە تا عەبدوڕەحمانی کوڕی عەوف یەکێکە لە بنەماڵە ناودارەکانی مەککە کاتێک کۆچەکە پێغەمبەری نازارمان عەلەیهی سەڵات وسەلام کاتە برایی سەعدی کوڕی ڕەبیع سەعدی کوڕ ڕەبیعیش پێ فەرمێ ئەوە سەروت و سامانمە نیوەی بۆ تۆ نیوەی بۆ من ئیتر پێویستە بە ئیش و کار نییە وەرە خزمەت دەکەم برای منی تازە ئەویشە فەرمێ خوای گەورە بەرەکەت بخاتە کەس و کارت بەرەکەت بخاتە ماڵت وەلاکن دولەنی عەلە السوق بازارم پێپشان بە من خۆم کارەکەم ئای چەند جێگەی داخە موسڵمان کاتێ لە دەرەوەژی هەر چاوەڕێی پارەی سۆسیالە هەر پارەی ینی وڵات و حکوومەت وەرگێت و بێتە بارێکی گران بەسەر ئەو وڵاتانەوە بەسەر و خەڵکەوە بەڵام ئەگەر بیەوەی نمونەیەکی جوانی دین پیشاندا ئەبێ خزمەت بکە پێغەمبەر گیانی شوای کردووە بەرنامەی داڕشتووە بۆ 5 کێشە گەورەی نێو خەڵکی یەسریب چارەکە هەوڵیاوە هەنگاو بە هەنگاو کێشەکانیان چارەکەن بۆیە پەروەردگار لە وەصف و سەناوستایشیا فەرمێکی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن لیلعالەمین ئێمە تەنها تۆمان بۆ ڕەحمەت ناردووە بۆ جیهانیان بەڵام چ ڕەحمەتێ ئەگەر ئەو ڕەحمەتە دابەشکەی بەسەر گشت جیهانیانە بەشیانەکە دڵێکی گەورە میهرەبانێکی گەورە دڵێکی فراوان میهرەبانێکی فراوان دڵێکی تاک بەڵام میهرەبانێکی زۆر لێوان لێو لە ڕەحمەتە بڕوادار ئەبێ وابێ خۆشەویستان بزانی ئەو وڵاتی کە تۆ ڕوت کردتە تێ و لە وڵاتە داژی ئەبێ وەکو پێغەمبەرگیان بیر بکەیتەوە وەکو پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وسەلام هەنگاو بنی وەکو پێغەمبەرگیان ببیتە ڕەحمەت و میهرەبانی بۆ خەڵکە بزانی کێشیان چییە بزانە لە چەمکی معریفەتە توانی خزمەتیان کەی لە چەمکی پەروەردە ئەتوانی خزمەتیان کەی لە چەمکی ئابووریە ئەتوانی خزمەتیان کەی خزمەتی هاوڵاتیەکان بکە خزمەتی خەڵکی بکە بڕوادار ئەبێ وەکو هەتاو بێ وەکو ئاو بێ وەکو هەوا بێ هەتاو هەموو ڕۆژێ هەڵێ پرسیارەکە کێ بڕوادارە با سوودی پێ بگێنم کێ بێ بڕوایە سوودی پێ ناگەێنم ڕووناکی من تیشکی من گەرمای من سوود و قازانجی من تەنها بۆ بڕوادارە پرسیار لە ئاین و ئایدیا و ڕنگ و دەنگ و زمان و بیر و بۆچوون و دینی مەذهەبی خەڵکەکە نەخێر وەکو ئاویش بەهمان شێواز وەکو هەوا ئۆکسجین بەهمان شێواز خێر و بێری سوود و قازانجی بۆ گشت بوونەوەری پەروەردگارە هەزار سەڵاوات لە دیداری خۆشەویستمان اللهم صل وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين